ئێرە کارەساتی پاش هێرشەکەی دەوڵەتی ئیسلامی داعشە لە مانگی ڕابردوودا بۆ سەرزانکۆی کابوڵی ئەفغانستان کە بەو هۆیەوە زیاد لە 30 کەس گیانیان لەدەستدا کە زۆربەیان خوێندکار بوو. ئەو کوشتنە بە کۆمەڵە تەنیایەکێک بوو لەو دەیان هێرشەی کە لە ساڵی 2020دا دەوڵەتی ئیسلامی لە جیهاندا ئەنجامیدا. دوا بەدوای چەند مانگێک پاژەوەی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان دۆناڵد ترەمپ شکستی ناوچەکانی ژێردەسەڵاتی ئەو گروپە توندڕەوەی ڕاگەیاند. The United States military, our coalition partners, سوپای ئەمریکا لەگەڵ هاوکار هاوپەیمانەکانمان و هێزەکانی سووریای دیموکرات سەرجەم ئەو ناوچانەیان ئازاد کردووە کە پێشتر لە سووریا و عێراق لە ژێر دەسەڵاتی داعشدا بوون. لەوانەیە لە هەفتەی داهاتوو بە فەرمی ڕابگەیاندرێت کە لە سەدا 100 خلافەتەکەمان کۆنتڕۆڵ کردبێت. هێشتا چەند وەڵگەیەکی داعش لە سووریا و عێراق ماون و بەردەوامن لە هێرشکردن. لە فەڕەنساش هێرشی زیاتر لە ئارادا بوو. پرسە و ماتەمینی لە زانکۆیەکی دیکە. زانکۆی سۆربۆن لە پاریس مەراسیمی ماتەمینیان بۆ سامۆئێل پاتی ساز کرد کە مامۆستای قوتابخانەیەک بوو پاژەوەی کاریکاتێرەکانی محەممەدی پێغەمبەری موسڵمانانی لە پۆلەکەیدا پیشانی خوێندکاراندا لە مانگی دەدا لەلایەن ئیسلامیە توندڕەوەکانەوە سەربڕا. فەڕەنسا یەکێکە لەو چەند وڵاتە ڕۆژئاوایانەی کە لە ئەفریقا شەڕی تیرۆر دەکەن. چاودێران دەڵێن لەوێ لە دەستدانی خلافەت کاریگەری کەمی هەبووە لەسەر چالاکیە پەرەسەندوەکانی ئەو گروپە تیرۆریستیە. بەگشتی کاتێک سەیری ڕێڕەوی دەوڵەتی ئیسلامی لە ئەفریقا دەکەین وەک ئەوە وایە پاڵ بە دەرگایەکی کراوەوە بنیت دەرفەت هەیە بۆ ئەوەی گروپەکە بەردەوام بن لە خراپ سوود وەرگرتن وەک ناکۆکیە ناوخۆیەکان کە خۆی تێدا چڕ کردوتەوە. بەڕاشکاوی هاوپەیمانە ڕۆژئاوایەکان نایانەوێت خۆیان لە کێشەکانی ئەفریقا وەربدەن. سەرۆک ترامپ هەڵمەتی بۆ ئەوە کرد کە ئەو وڵاتە لە شەڕە درێژخایەنەکان لە دەرەوەی وڵات دەربهێنێت. ئەمە ژوای کرد ژماری هێزەکانی ئەمریکا لە سۆماڵ، سووریا، ئەفغانستان و عێراق کەم بکاتەوە. بەڵام لەو ناوچانەی وەک ناوچەکانی باکووری عێراق کە ناوچەی کێشە لەسەرن و دەوڵەمەندن بەنەوت ماونەتەوە. هەندێک لە شارەزایان هۆشداری دەدەن لەوەی داعش لە ئێستاوە بە خراپی سوود لە نەبوونی ئەو متمانەیە وەردەگرێت کە لە نێوان دانیشتوانی ناوچەکە و گروپە میلیشیا سەربازی و شیعەکانی عێراقدا لەو ناوچانە بۆ پاراستنیان بڵاوکراونەتەوە. There is a basic unwillingness. خاستێکی بنەڕەتی لە ئارادا نییە لەگەڵ بەناکارامیە و گەندەڵی لە سیستمی ئاسایشی ناوخۆی عێراق و سیستمی دادوەری عێراقیدا کە ئەمەوا دەکات داعش ئەگەری هێڕەشەکانیان بەردەوام بێت لەم ناوچانەدا. کاتێک پرسەکە پەیوەست دەبێت بە هەڕەشەی جیهادگەراییەکانەوە دەکرێت ساڵی 2020 بە ساڵێکی باش بۆ ئەمریکا دابنرێت. لەبەرەوەی ئیسلامیە توندڕەوەکان هیچ هێرشێکی کوشندەیان ئەنجام نەداوە. بەڵام لە ئەوروپا جیهادیەکان لەیانی کەم 9 کەسیان کوشتووە. لە ڕاستیدا هەمان ئەو ژمارەیە کە لە ساڵی 2019دا کوشتویانە.